بەڵام کام نوێش دەتوانی پەیوەندی بکەی لەگەڵ پەروەردگارتدا بلا تشبيه ولا تمثيل هەر بۆ ڕوونکردنەوە ولله المثل الأعلى جەنابەت مۆبایلێکت پێیە جاری وا هەیە دەڵێ ناتوانی پەیوەندی بکەی بەو کەسەی کە دەتەوێت ئیتیصال و پەیوەندی لەگەڵ بەستی بۆ باڵانسەکەت بەش ناکە باڵانسەکەت تەواو بوو ڕێگەی قسەکردنت پێ نادرێ نوێژیش ئەو پەیوەندیە لە بینی ئێمە و خوادا کام نوێژ پەیوەندیەکەت تەواوە لەگەڵ خوادا کام نوێژ لە خەم ڕزگارت دەکا کام نوێژ سەبرت دەداتێ کام نوێژ کەسایەتیەکی بەرزی ناو کۆمەڵگات دەداتێ خەڵک ئاماژەت بۆ دەکەن فڵان کەس لێی مەترسە ئەهلی نوێژە نوێژ خوێنە کام نوێژ سەر بەرزی دنیا و قیامەتت دەکا هەر ئەوەندەی دوورکان نوێژت کرد تەواوە نا ئێمە دەچینە خزمەت قورئان سوورەتی المؤمنون سوورەتی ئیمانداران خوای پەروەردگار دەفەرمێ قەد ئەفلەح المؤمنون دڵنیابن مسۆگەرە ئیمانداران سەرکەوتون و بەمراد گەیشتون مسۆگەرە وعدی خوایە بە سەرکەوتن دەگەی جا خەڵکانێک هەیە بە ئامانج دەگا بەڵام بەمراد ناگا هەم سەر دەکەوی هەم بەمرادی دڵیشت دەگەی بەخوا هەیە لە دەوڵەمەندیدا دەگاتە تەقریبەن لوتکە لەوێ خۆزگە بە هەژار دەخوازێ ئەزانن خەڵکم بینیوە پزیشک بووە پزیشک هەڵگری شەهادەی بۆرد واللهی وتوێتی مامۆستا چەندین جار لە نۆرینگە و عیادەکەی خۆمەوە سەیری سەر شەقامەکەم کردووە لە ناخی دڵەوە خۆزگەم بەو کە ناسە خواردووە کە شەقامەکە پادەکاتەوە ئەوەندە جار هەبوو ناڕەحەت بووم ئەو هەموو شەهادە بەرزە ئەو هەموو پارە ئەو هەمووی کە کۆی دەکاتەوە واللهی ڕازگۆیانە وتوێتی قەسەم بەخوا جار هەبووە لە پەنجەرەکەی سەرەوە سەیرم کردووە وتومە خۆزگەم بەو کەسەی کە جادە پادەکاتەوە لەوانەیە ئەو هیچ خەمێکی نەبێ بەڵام ئیماندارێک کە ئەم سیفەتانەی تێدا بن مسۆگەرە بە ئامانجەکانی دەگا و بە مرادی دڵی خۆی دەگا یەکەم سیفەت چییە الذين هم في صلاتهم خاشعون سبحان الله ئەم قورئانە کە کەلامی خوایە و دەستی بەشەری تێدا نیە چەند وردە پێمان ناوێ ئەوانەی نوێژ دەکەن یعنی کە نوێژن نەکرد ئەوە هەر تەواو بووی ئەوانەی لە نوێژەکانیاندا ئەزانن چۆن نوێژ دەکەن و چەند بە ملکەتیەوە دەچنە حزوری خوا یەکەم سیفەتیان ئەوەیە زانای پایەبەرزی ئیسلام ڕەحمەتی خوای لەبێ شێخ محەممەد متەوەلی ئەشعراوی لە مجەلەدی سێنزەی تەفسیرەکەیدا لە لاپەڕەی 607 زۆر جوان تەفسیری ئەم ئایەتە دەکا ئەفەرمێ کاتێک کەسێک بە کوڕەکەی بە کچەکەی دەڵێ ڕۆڵی شیرینم ئاگەر لێوێ بڕۆ بۆ قوتابخانە نا ڕۆیشتن بۆ قوتابخانە بۆ قوتابی مەرج نییە هەر پێی بڵێ بڕۆ چونکە کە نەچووی چی لێ دەکرێت فەسڵ دەکرێت دوو ڕۆژ هەفتەیەک نزیک مانگێک نەڕچووی بۆ قوتابخانە فەسڵ دەکرێت خوانەی فەرموون ئەوانن کە نوێژ دەکەن یعنی نوێژ نەکردن لە دیندا هەر نییە کە نوێژن نەکرد لە مەدرسەی ئیسلام فەسڵ کرای تەواو بووی دوای چەند ڕۆژە تەوبە نەکرد و نەگەڕایتەوە فەسڵ کرای لەو قوتابخانەی محەممەدی دەرکرای بەڵێ خوا دەفەرمێ نوێژ دەکەن بە تەلەبەکەت دەڵێ کچە شیرینەکەم کوڕە شیرینەکەم گرنگەوە نەبچی بۆ مەکتەبەوە هەر دەبێ بچی ئەنا فەسڵ دەکەی کە چووی ڕۆڵەگیان بە جوانی گوێ لە مامۆستا بگرە بەقەدر و حرمەتەوە دانیشە دڵ و هۆشت لای هیچ شتێک نەبێ لای ڕەفیقەکانت نەبێ چاول لە دەم و چاوی مامۆستا بێ بزانت چی دەڵێ ڕێزی مامۆستاکەت بگرە و بە گەورە سەیریکە ئەگەر کەسێک هەر بە مناڵەکەی بڵێ بڕۆ بۆ مەکتەب تەواو بەڵام لێی نەپرسێتەوە زۆر جار قوتابی خوێندکاری وا هەیە پۆلێک دەشێوێنێ سەر لە مامۆستاکە شتێک دەدا نوێژیش هەر ئەوە نیە نوێژ بکەی یعنی نابێ هەر نەیکەی بەڵام لە ناو نوێژە ئەبێ وەکو و تەشبیه نەبێت تەلەبەیەکی گوێڕایەڵ بزانی بەرامبەر بە خوایەک وەستاوی کە گفتوگۆی لەگەڵ دەکەی کە داوای لێ دەکەی کە خالقی ئەرز و ئاسمانەکانە کە سەری بۆ دەخەیتە سەر زەوی ئەبێ ئاگال لە نوێژەکەت بێ ئەبێ خشوعت هەبێ مەسەبی شافعی هەزار ڕەحمەتی خوا لە ئیمام شافعی بێ کە مەسەبی ئێمەی کوردی موسڵمانە چەند جوان دەفەرمێ ئەگەر شوێنێکت خورا ئاوا مەکە دەستت دانێ بۆ یەک حەرەکە بێ ئاوا بکە ئاوا سێ جار زیاتری مەکە ئێستا کابرا جار هەیە لە تەلەڤیزۆنی وڵاتانی ترەوە دەبینم کابرا دەست بە ڕیشیا دێنێ جبەکەی ڕێک دەخاتەوە شڕواڵەکەی ئاوا لێ دەکا هەموو لەشی جوڵەیە ئیمامی عومەر کابرایەکی بینی یاری بە ڕیشی دەکرد و دای دێنا و ئاوای لێ دەکرد و خۆی کۆ دەکردەوە خەمچێکی لە پشتیدا فەرمووی ئەگەر دڵت لەگەڵ خوادا بوویایە جەستت تۆزە ڕێک دەوەستا مادام نەخۆشیل لەگەڵ نییە و عزرێکن نییە دەجوان بوەستە لە حزوری خوادا دە ئاگال لە نوێژەکەت بێ یەکەم مەرج ئەوەیە کە چوویتە ناو نوێژەکەتەوە ئاگال لە خشوع بێ